بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دروستبوونی چینی چەتە لە هەرێمی کوردستان دەکەین. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو باسی لەوە کردبوو کە چینی چەتە لە کوردستان دروست بووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی چینی چەتە لە کوردستانە دروست بووە و زیانەکانی چین بۆ سەر هەرێم و کەتە ئابوووریەکانی هەرێم ئێستا حاڵیان چۆنە و ئەو ناکۆکی ئێستەیش پارتیویەتی هەیەیان لەسەر چییە؟ لەگەڵ هەرێک لە بەڕێزان محمود ڕەزامین پەرلەمانتاری پێشوو عێراق لە ستۆدیۆ، هەروە لە هەولێرەوە شوان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری قسە لەسەر ئەم پرسانە دەکەین. سوپاسی میوانەکانمان دەکەین. کاک محمود بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوون. سەرەتا سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەو قسەی مەلا بەختیار لە چەند ڕۆژی ڕابردوو لە کۆڕێکە باز لەوەرەکە کە چینی چەتە لە کوردستانە دروست بووە. ئێمە لە کوردستان هەر چینی چەتەمان هەیە یاخود لەوە گەورەتریش دروست بووە؟ سوپاس کاک حەکیم، ڕێز و سڵاو بۆ بینەرانتان، هەروەها بۆ برای بەڕێز کاک شوان. من شەڵا ناوی نەهێنا، من حەز ناکەم زۆر لە ینی لە قسەی ئەو برادەرە قسە بکەم لە ڕاستیە، بەڵام هیوادارم بەم تعلیقەی تر نەچیتەوە سەر ئەو، چکە من نامەوێت لە سەر قسەی ئەو قسە بکەم. یەکەم لە ڕاستیە شتێکی کەشف نەکردووە، ئەمە زۆر دەمێک لە پێش ئەوەوە من و سەدانی وەکومون باسی گەندەڵی و خراپی ئەم حکومڕانیە و ناویشمان بۆ دۆزیوەتەوە ئۆلیگارشیە و کلیپتۆکراسەکە حکومی چەتەگەراییەکە، ئەوانە دەمێک پێش ئەم باسکراون. بەڵام کێشەی ئەم برادەرە لە ڕاستیا لەگەڵ گەندەڵی نییە، ئەنی چکە ئەو کۆخۆی ئەچێتە ناو دەسەڵاتەوە دیفاع لەم هیناکە لەم چەتەگەرایەتیەکە، بەڵام کە دەسەڵاتی لێ ئەسەنرێتەوە لە ناو حیزبە دێتەوە ئەم قساناکە. ئیژنا بە تەجروبەی من و بە گوێرەی متابعەی من ئەو هیچ مشکلەیەکی لەگەڵ گەندەڵیان نییە، بە چەند دلیلێک. دلیلێکیانەوەی خۆتان بیرتانە جارێک لێدوانی یاوتی ژێرزەمینەکان پڕن لە دۆلار وەختێک بوو کە دەسەڵاتی لێوەرگیراوە، دوای کە دەسەڵاتی درایەوەتی مشتیوام نەبینیوە. ڕاستەوتمەوە، بەڵام خۆ من بە چاو نەمبینیوە. دوو چاو پێکەوتنیشی من پاراستومەوە لە 2007 و 2008 ئەوانەیە دیفاع لەم دەسەڵاتە ئەکا کە وەختی خۆی لە ئەو موازنەیە لە بەغاو هینە بەشی پشتی هەرێم لە بەغاوە کە هات، یەکێتی و پارتی هەموو مانگێک یەکی 30 ملیۆن دۆلاریان لە قوتی خەڵک بڕی بۆ خۆیان. ئەو لە یەکی لەو چاو پێکەوتنە دیفاع لە هەروچانەکاڵێ لەبەرەوەن دەستگای زۆر گەورەی ئیعلامی و حیزبی و چەکدار و ئەوانیان هەیە پێویستیان بەو پارێ هەیە. لە شوێنێکی کەشە پرسیاری لەکەنەوە لە چاو پێکەوتنێکی کا پێم وایە هەر لە 30 ملیۆن دینار، 3 جار 10 ملیۆن دۆلاری وەختی خۆیە بڕاوە لە پەرلەمانیش باس کرا و دەرکەوتەوە ڕاستە. لە دوایەوە کە دکتۆر بەرهەمها لە ڕاستیا ئەوەی بڕی یا زۆری کەم کردەوە. جارێک کە لێ پرسن ئەڵێ هەر لە ئاوێنەیە یا هاوڵاتیە پاراست و منتەمانەوانە لێ پرسن ئەم پارە زۆرە بۆچی یەکێتی ئەیبات، ئەڵێ یەکێتی حیزبێکی سۆسیال دیموکراتە، پێویستی بەوە هەیە دادی کۆمەڵایەتی بێنەتە دی، بۆ بە دەهێنانی دادی کۆمەڵایەتی پێویستی بەو پارە هەیە. دادی کۆمەڵایەتی بە گەندەڵی نایەتە دی، حیزبێک لە سامانی میلەت بەرێ بۆ خۆی بڵێ من دادی کۆمەڵایەتی هێنمەدی. لەبەرەوە من نامەوێت لەوە زیاتر لەسەر قسەی ئەو برادەرە قسە بکەم، چکە لە ڕاستیا ئەو کێشەی لەگەڵ گەندەڵی نییە. هەوڵیا بێ بە سکرتێری یەکێتی بۆی نەکرا و بین بوو، دوایی هەوڵیا بێ بە ئەندامی مەکتەبی سیاسی نەکرا و کەوتە قسەکردن، هەوڵیا بێ بە سەر کۆماری عێراق و بۆی نەکرا و ئەنجا کەوتە ڕەخنەگرتن و هاویشتن لە حیزبەکەی خۆشی. ئەو کەسانە من متمانم بەو کەسانە نییە کە وەختێک دەسەڵاتیان هەیە دیفاع لەو سیستەمە ئەکەن کە هەمومان بەدەستیەوە ئەناڵێنین، وەختێکیش کە پۆستی لێ ئەسەنرێتەوە کەوێتە قسەکردن لە ڕاستیا ئەوانە جێگەی متمانە نین. حەز ناکەمیت لەسەر ئەو پرسیارەکو خۆتان دەمێکە ئەو سیستەمە چەتەیە دروست بووە لە کوردستانە، هۆکاری هەر سەرەکی دروستبوونی چییە بۆنەوە؟ ئەمن لە کاک حەمید بە وتاری درێژ، ینی لە 2011 من دوو زنجیرە وتارم نووسیوە لە 2010 لە مانگی 2010 پێش خۆپیشاندانەکانی شوبات بۆتومە ئەم سیستەمەی هەرێمی کوردستان دیموکراتیە نا دیموکراتیە 6 وتارەیە 5 وتارە درێژن
بە 5-6 ئەڵقە بڵاوم کردوێتەوە لە تیجا گەیشتومە تا قەنەعەتەی کە نظامەکەی ئێمە نادیموکراسیە هیچ سیفەتێک لە سیفەتەکانی دیموکراتی لە ناو سیستمەکەی ئێمە لە 2010 لە دەی 2010 نووسیمە نەمبینیوە سیفەتەکانم ژماردووە شەرحم کردووە بەراوردم کردووە لەگەڵ ئەو نمونەیە ئێمە هەمانە لە دوای خۆپیشاندانەکانی شوباتەوە ئەو دڕندەیەم لە دەسەڵات بینی گەڕامەوە سەر ئەو زنجیرە وتارە وتم من لەو زنجیرە وتارە پرسیارێکم لە خۆم کرد بوو وەڵام مایەوە کە نەخێرنا دیموکراتی نین بەس ئەبێت سروشتێکی کەی هەبێ ئەو سروشتێکە چییە بە 5-6 تاریکە گەڕاوم تاوەکو دۆزیمەتەوە دەسەڵاتێکی ئۆلیگارشیە طبعا ئۆلیگارشی و کلیپتۆکراسی تێکەڵاو بوون لەمە کۆمەڵە سیفات تێکەڵاو بوون جان مانا کوردیە پوختەکەی چییە؟ ئۆلیگارشی و کلیپتۆکراسی لە یەک نزیکن بەس ئۆلیگارشی حوهشت سیفەتی هەیە گروپێکی زۆر کەمی دیاریکراون بە سیفەتی شۆڕژێڕی یا بە سیفەتی دینی یا بە سیفەتی کۆمەڵایەتی نفوزیان هەیە لە ناو مشتەمەعا یەن دەسەگرن بەسەر دەسەڵات هەمووی بۆ خۆیان بەکارهێنن ئەمە زۆرن تاوان بە کورتی بۆەوەی خەڵک لێم تێبگاینا هەشنۆ سیفەتە هەر هەشنۆ سیفەتەکەی ژماردووە لە ناو دەسەڵاتی کوردیا هەیە لە جیاتی دوو ئۆلیگارشی ئەمە لە جیاتی یەک ئۆلیگارشی دوو ئۆلیگارشیمان هەیە ئۆلیگارشیەک لەم سنوورەی لە دێگەڵە بەرەو خوار ئۆلیگارشیەک لە دێگەڵە بەرەو ژۆر تاوەکو زاخۆ لەبەر ئەوە ئەم هینە ینی ئەمە شتێکی تازە کەشف نەکراوە کە بوترێ ئەمە زۆر دەمێکە لە پێش ئەوە سەدان نووسەر نووسیویانە وتویانە و وتاریانداوە لێدوانیان داوە لەبەرەوە طبعا کلیپتۆکراسی شەر ئەوە یەک گروپێکن یەن دەسەگرن بەسەر دەسەڵاتە نەک بۆ باشکردنی ژیانی خەڵکو و پاراستنی کەرامەتی خەڵکو و سەروەری قانون و سنووری نیشتیمان بەڵکو بۆ دەوڵەمەند بوون سامان بۆ ئەوەی لە ڕێگەی قۆڕکردنی دەسەڵاتەوە سامانی نیشتیمان بۆ بەرژەوەندی خۆیان و خێزان و حیزانەکان سپاس دەکەم دوای دێمە خزمەت لەسەرەوەی کردتابورەکانیشمان چی لایەتوە لە ژێرم چینە زۆر باش کاک شوان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزش دەمەوێت سەرنجی بەڕێزشی بزانم لەسەر دەوڵەمەندبوونی بەرپرسان لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەر چین چەتە دروست بوو بێت داواکاری گشتی ڕۆڵی پەرلەمان دام و دەستگاکان وونە بەڕێزیش لە سەردەمی شاخ لەگەڵ ئەو سەرکردانە بووی بۆچی لە پڕێکە ئەوە دۆڵەمەند بوون و هەڵتۆخی بەڵێ کاکشوان گوێت لە ئێمەیە بەڵێ بەڵێ سوپاس دەکەین سوپاسی ئامادەبوون دەکەین پرسیارەکەمان لەسەرەوە بوو کە بە بۆچوونی بەڕێزت هۆکاری دروستبوونی چینی چەتاوەی کە ئێستا خۆیان باسی دەکەن چی لە کوردستانە بۆچی لە پڕێکە بەرپرسان هەڵتۆخین لە کاتێکە لە سەردەمی شاخ بەڕێزیشتر لەگەڵیان بووی خاوەنی هیچ نەبوون بۆچی لێ کۆڵینەوە نیە لە سەرۆت و سامانی بەرپرسان داواکاری گشتی بێت دەستەی سپاکی بێ پەرلەمان بێت خۆی کاک حەچیم بەڕاستی لە کۆمەڵێک ڕۆوە لە هەرێمی کوردستان ئێستا بارودۆخێکی خراپ هەیە ینی بارودۆخێک کە بارودۆخی چینایەتی و چەساوایی دروست بووە ینی ئەوەش هۆکارە سەرچیەکەی ئەوەیە کە بە شێوەیەکی خراپ بە شێوەیەکی ناحەق و ناڕەوا و نادادگەر حکومڕانیە سەرۆکاری خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت بۆیە ئەو چینگەری و چەساوەیە دروست بووە سەبارەت بۆش کە جەنابەت دەفەرمووی مەسەلەی چەتەگەری خۆی ئەسڵ ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان یا دەسەڵاتی هەرێمی کوردستان بە جوانترین شێوە سەرۆکاری خەڵکی کرد بە کاروباری بەڕێوە بربانە و خزمەتی کرد بە وەقەرەبووی ئەو خەڵکەی کردباوە لەبەر ئەوەی میلەتی کورد بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش هەندێک ناوچە و هەندێک قۆناغ ینی خەڵکێک زیاتر تووشی چەرمەسەری و کارەسات بووە قوربانی لە پێناو شۆڕشەکانی کوردایە خزمەتی خەڵکی شۆڕژێری کردووە و خزمەتی حزبەکانی کردووە کە بەداخەوە گەیشتینە قۆناغی دەسەڵاتداری خودسەری لە جیاتی ئەوەی کە بۆیان قەرەبۆ بکەنەوە
هەمان ینی نەریت کە لە ڕابردوو لەگەڵیان تەنانەت لە سەردەمی شۆڕش و شاخش پیادە دەکرد پەیڕەو دەکرد ئەمڕۆ کەش دەبینین لە سای دەسەڵاتی هەرێمی کوردستان خەڵکی هەژار و نەدار و بێکار زۆرە خەڵک بە پۆل کۆز دەکەن بۆ وڵاتانی هەندەران لە بەر ئەوەی کە خزمەت نییە کە کار نییە هەندێک شت هەیە لە وڵاتان شتی زۆر سەرەتایین مەسەلەی کار مەسەلەی کارەبا مەسەلەی ئاو مەسەلەی خوێندن مەسەلەی دعمی هاوسەرگیری هەتا مەسەلەن بڵێن پێکهێنانی خێزان و خان و بەرەو ئەوانە کە ئێستا سەروەت و سامانی هەرێمی کوردستان هی ئەوەی بوو کە هەموو ئەو شتانە بە زیادەوەش دابین بکرابایە هەڵبەتە مەسەلەی چەتەگەری یعنی ئەوە بۆ عەقڵیەت دەگەڕێتەوە کە خەڵکێک دەرفەتی سەلبی یا هەڵی سەلبی وەردەگری یا دەقۆزیتەوە لە جیاتی ئەوەی ئێستا بێ خزمەتی خەڵک بکا بۆ خەڵک قەرەبۆ بکاتۆ دێسەر دەنێتە ناو خەڵک زیاتر ئینتیقامی لێ وەردەگریتەوە زیاتر زامداری دەکات زیاتر دەیخوا زیاتر بێخێر و بێری دەکاتن ئەوەش لە پای ئەوەیە کە دەسەڵاتدارە ئەگەر دەسەڵاتدار نەبی بە تەکید ناتوانی ئەو زوڵم و غەدرانە لە میلەتی خەڵکی هەرێمی کوردستان بکاتن. باشە ئەو پێوانەی کە جەناب دەیبینی لە ئەوانەی کە ئێستا حکومڕان و یاخود بڵێن باڵەڵستن لەنێوە هەردوو حیزبەکە لە سەردەمی شاخ و ئێستا سامانەکان چۆن بەراورد دەکەی؟ سامانی ئێستا و کاتیان قەت بەراورد ناکرێ هەڵبەتە چ وەکو ئەشخاص چ وەکو ئەحزاب ینی حزبەکان بە شێوەیەکی گشتی لە سەردەمی شاخ و شۆڕش حزبی فەقیر و هەژار و نەدار بووینە ئەسڵەن لەسەر شان و ژیانی خەڵک ژیاون ئەو کاتیش باج و سەرانەیان لە خەڵک وەرگرتووە زوڵمیان لە خەڵک کردووە ئەمن قسەیەک لێرە بە کورتی دەیکەم ڕێزم بۆ حزبی ڕەسەن و شەخصی ڕەسەن و شۆڕژگێر کە بەڕاستی ئەوانە جێڕێزن ئەگەرنا بەڕاستی لە سەردەمی شاخیش زۆرێک لەو خەڵکانەی کە ئێستا دەسەڵاتدارن ئەو کاتیش بە زۆرێک لە جۆرەکان خەڵکیان چەساوندۆتەوە ناحەقیان بەرامبەر بە خەڵک کردووە زوڵمیان لە خەڵک کردووە باجیلی ئێستا وا نەزانی کە ئەو گەندەڵی و خراپەکاریەی کە لە ئێستادا هەیە و دەیکەن هی 2002 هی ئەو سەردەمەیە بەڵام ئەو کاتی معسووم بوون بێگوناه بوون مەگەر ئەگەر یاداشنامەکانی یادەوەریەکانی هەندێک لە سەرکردەکانیان بخوێنیەوە ئێستا دێن دان بەوە دادێنن کە ئەو کاتی لە سەردەمی شاخ چ جۆرە زوڵم و ناحەقیەکیان بەرامبەر بە خەڵک کردووە جا لە ڕووی سەروەت و سامانی شەوە بە هەمان شێوە ئەو کاتی خەڵکەکە هەژار بوو نەدار بوو بەڵام ئێستا بوونەتە حکوومەت و حکوومەتۆکەیەک لە سایە و لە پایچی هەڵبەتە لەبەر ئەو دەسەڵاتی کە هەیەە لە پاڵ دەسەڵات ئێمە پێشمەرگە کە لە ئینتیفازەی هاتینە خوارێ یعنی هەر یەکە و خاوەنی تەنیا چەکێک بووین بڕواناکەم هەموو پێشمەرگەیەک چەکێکیشی پێبیا چەکی باشی پێبیا جلوبەرجی باش ئێستاش جارجارە لێرە و لەوێ کە خۆمان یا غەیری خۆشمان باس لەوە دەکەین دەڵێن جلوبەرگمان بە پینە بوو خراپ بوو یا پێڵاومان چوب بوو لاستیک بوو بەڕاستی ئەوە بە جۆرێک لە جۆرەکان جێی شانازیە بۆ پێشمەرگە کە ئەو کاتە بەو شێوە ژیاوە بەڵام دەبووە درێژەی بەو شێوە ژیانەدا بە لەسەر ئەوە بەردەوام بە لە پەنای دەسەڵات نەهات باە ببایە سەرمایەدار و بازرگان و حکوومەت و یعنی گروپ و شار و ینی بازرگانی نێودەوڵەتی تەنیا هیچەند مەسئولێک بی قۆریقی بکەن نەتوانن سەرمایەدارە خۆماڵیەکان وەکو پێویست ینی سەرماگوزاری بکەن بەڵکو هاتوونە تەدەخول لە ئیش و پیشەی هەموو کەسدا دەکەن ینی هەتا لێ ناگەڕێن کەسێکی سەرمایەدار بە ئارەزووی خۆی بازرگانی ئازاد بکە ئللا دەبێ ئەوان لەو گۆڕێوە لەگەڵیدا شەریک بن جا بەراوردی چ بکەین ئەو کاتی خەڵکێکی پێشمەرگە هەژار و نەدار بوو بەڵام ئێستا تەماشە دەکەین
یعنی گروپ و ڤێڵا و ئەو مەسائلانیان هەیە. باشە بە کورتی ئێستا زۆر ئەوانەی کە لە دەسەڵاتن بڵێن هەرە لە سەدانەوەتی زیاتر بازرگانن نەک سیاسەتمەدار و دەوڵەتمەدار زیاتریش بە کورتی بێ دوای دێمەوە خزمەتت. دەنگت خەتە بوو کاک حەچیم بوو بۆ خوای ئەگە دووبارەی وتم لە سەدا پێ وایە بە کورتی لە سەدانەوەتی ئەوانەی کێستا حکومڕان و دەسەڵات زیاتر لە سەدانەوەتی بازرگانن نەک دەوڵەتمەدار بە کورتی بێ دوای دێمەوە خزمەتە بەڵێ. بەڵێ بێگومان یعنی ڕێژەیەکی زۆر لەو بەرپرسانێک ئێستا سەر و کاری خەڵک دەکەن ینی سەرمایەدارن جاهریەکە بە ئەندازەیەک بە ڕێژەیەک حتا باڵا دەستربی زاڵتربی ینی بازرگانیەکەی تۆخترە و دەوڵەمەندترە و پێشی وە دیارترە. بەڵێ سپاس دەکەم دوای دێمەوە خزمەتە کاک محمود سەبارەت بە و بڵێن سەکرتە ئابوووریەکان لە سای ئەم جۆرە لە حکومڕانی و ئەوەی کە بەڕێزوتت حکمی چەتەگەری ئەوانە چی بەسەرێ هاتووە سەکرتە ئابوووریەکانمان چۆنە؟ زۆر باشە پێشەوە یەک تێبینیم لەسەر قسەکانی کاک شوان هەبوو ئەوەی کە لە ڕاستیە من بۆ خۆم لە ناو یەکێتی نیشتمانیە لە ناو کۆمەڵەیە لە شار خەباتم کردووە و کەش بووم ڕام کردو چۆن بووم بە پێشمەرگە ئەو لە ناو یەکێتی نیشتمانیا پێشمەرگە بووم هەتاوەکو پێشمەرگە تەسلیم نەبووە شمانی ئەوەی پێ نەڵێم پێشمەرگەی دانەبراو بە سیستم لە ناو شۆڕشا زوڵم نەبوو ینی ئەبێ فەرقی ئەوە بکرێ بە سیستم زوڵم نەبووە زوڵم لە کەس نەکراوە بە سیستم غەڵەت بووە لە مەسئولی ناوچە ئەوانە هەبووە مەسئول لە مەنتیقەیەکە ڕەنگە جارێ دوو جار غەدی لە یەکێک کرد بێ ئەمانە ڕووداوی شخصی بوون ئەژینە سیستمێک نەبووە لە ناو شۆڕشا زوڵم لە خەڵکەی بەڵام لەم دەسەڵاتە زوڵم و گەندەڵی بوون بە سیستم دووشتی تەواو جیاوازن و ئەوانەی من سەدان هاوڕێی خۆمە ناسم پێشمەرگە بووین و لەم گەندەڵیشەوە نەگلاوین شەر نییە ئەوەی لە کە پێشمەرگە هەمووی زاڵم بووە هەمووی بە گەندەڵی هاتوۆتەوە هەمووی ینی ئێستش قوتی خەڵکە دزیەوە ئەوە ڕاست نییە لە ڕاستیە ئەوانەشی کە باسی کرد بیرەوەری هەنێکیان بیرەوەەکان زۆر تابعی سیاسیان هەیە بۆ شکانی یەکترن لە شاخ ململانیان هەبوو هاتوون لە شاریشا سوورەتی شۆڕشەکەشیان شێواندووە بۆ لەبەر بەژەوەندی تاکیانی لە ڕاستیە ئەوە یەک دووەم بینە سەر کەرتە ئابوووریەکان ئەم هینە ئەم کابینی نوێیە خۆی تەڵعاً ژمارەکانی من ژمارەی خۆیانەوە فەرمانگەی ڕاگەیەن و زانیاری خۆیان بڵاویان کردوونەتەوە یەک دوو هەواڵیان بڵاو کردوێتەوە لەسەر ئابووری کوردستان کە زۆر خەتەرن لە ڕاستیە یەکێکیان کاک نەوزادی شێخ کامل بڕێوەبەری گشتی بازرگانیە لە وەزارەتی بازرگانی و پیشەزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ئەم مانگەیە لێدوانێکی داوە بەڵێ قەبارەی ناردنە دەرەوە ینی چەندیان بایی چەند کاڵای لە هەرێمی کوردستانەوە نێراوەتە دەرەوەی هەرێمی کوردستان ڕەنگە ئەمەی بەغاشی تیاابێ و ئەگەری زۆری بەغاشی تایە کە ئەوە ئێمە یەک وڵاتی ناردنە دەرەوە نییە لە ڕاستیە 672 میلیۆن و 767 میلیۆن دۆلار ناردنە دەرەوە هەیە لە هەرێمی کوردستانەوە کە وەکووتم بە شێشی هی عێراقە و جیان نەکردوێتەوە بەڵام ئەوەی کە هێناویانە 15 ملیار و 403 میلیۆن دۆلارە ئەم ئەوەی کە ئەو پارەیە کە ناردویانەتە دەرەوە بۆ هێنانی کاڵا و شتومەک و ئەوانە 23 دانەجار لەوە زیاترەکە پارە لە دەرەوە بە ناردنە دەرەوەی کاڵای خۆمان پارەیان لە دەرەوە هێناوەتە ناوە ئەمە لە ئیقتصادا شتێکەیە پێوترێ میزانی تیجاری ئەو ئیقتصادە سەلیمانەی ئەو ئیقتصادانەی ئابوووریانەی کە تەندروستن هەمیشە ئەبێ ئەوەی بڕی ئەو پارەیە کە بە ناردنە دەرەوەی کاڵای خۆی ئەهێنێتە ناوەوە ئەبێ زیاتر بێت لەوەی کە بە پارەی خۆی کاڵای بێگانە ئەهێنێتە ناوە بەڵام ئەمەی ئەمان 23 دانەجار گەورەترە لەوەی لە دەرەوە بە پارەی هێنە ناوە 23 جار گەورەترە لەوەی کە هێناوێنێتە پارەی ئەن هێناوەتە ناو وڵات ئەمە گەورەترین خەتەرە و
و ئەمە هەر ئیقتصاد نییە لە ڕاستیان ناچێتە هیچ قاڵبێکەوە چونکە لە هیچ پێم وانێت لە دواکەوتوترین نظامی اقتصادی دنیاە لە ئەفریقاش و لە سۆماڵیش و ئەوانەشتی لەو بابەتن نەبێت. باشە چی تێدا 16 میلیارد دلار ئەمە طبعا ئەم 15 ملیار و نزیکەی 15 ملیار و نیوە کە ئەچێتە دەرەوە لەم ڕێگەیەوە لە ڕاستیە هێناوە تەهریبی عوملە و ناردنە دەرەوەی سامانی ئەم نیشتمانی ئێمە بکە بە دۆلارە نەوت سەرچاوی داهاتی عێراقیش و هەرێمی کوردستانیش گەورەتری سەرچاویان نەوتە. نەوت کە ئەیفرۆشی بە دۆلار ئەیفرۆشی بە دۆلارەکەیەتەوە ناو هەرێمی کوردستان. ئەمان ئەم دۆلارە بە ناوی کاڵاکڕینەوە جارێک کە ئەنێرنە دەرەوە بەشی زۆری ئەم هینانە ئەمانە ئەمڕۆ لە سلەیمانی کاک سۆرانی ئێوە سۆرانی سۆرا عومەر هەواڵێکی بڵاو کردوێتەوە لە سلێمانی دەکەس هەیئەی نەزاهەی بەغا یعلانی کردووە کە دەکەسن لە سلێمانی لەوانن کە پارەی دۆلاری ئەم میلەتە نێرنە دەرەوە بە ناوی بازرگانی وشتیواوە کۆمپانیای وەهمیان دروست کردووەتەوە ئەو بانقی هەیە بانقەکە هینی هەیە چی پێڵێن ئەمیلی هەیە ئەمیلی هەیە ناوی هەیە لەوێ پارە دائەنێ ئەو مستەمسەکاتی پێویستیان بە مستەمسەکات هەیەک لە بانقەکە بۆ ئەوەی قوبولی کە مستەمسەکاتی لێوەرەگرێت بە مستەمسەکاتی ئەوان ڕۆشتون کۆمپانیای وەهمیان دروست کردەوە پارەی پێێنێن پارەی ئەنێرنە دەرەوە ئەڵێن مەسەلەن دەرمانە هێنین ئەچن پارەکە ئەڕوات دوایی لێرەوە سەرتەزویرەکەن کە دەرمانیان هێناوە پارەکە چێتە دەرەوە تەهری بکرێ بەم طریقەیە بە طریقەی ئەمە ئێستا خۆ ئەو ئەزمەیە کە دۆلار دروست بووە لە ئەمریکا لە سندوقی تەنمێی عێراق لە ئەمریکا ڕێگە نادا زەختی کردووە لە هینە طبعاەوە هەم بانقی دەولیش ئەو زەختەی لە حکوومەتی عێراق کردو هەم ئەمریکیەکان چونکە ئەزانن لە 180 زیاتری ئەو پارەیەی کە بە ناوی بازرگانیەوە ئەچێتە دەرەوەی وڵاتەوە ئیتر نایەتەوە باشە لەبەر ئەوە ئەمان بە تایبەتی ئەمریکا مەبەستێتی کە بەشێکی زۆر لەم پارەیە ئەچێ بۆ ئێران و حەساری سەر ئێراندانەوە ڕێگەنانەوت بە ئازادی بفرۆشە ڕێگەنادە شتەکانی کەی بە ئازادی فرۆشە تا دۆلاری دەستکەوە تیجارەتی خارجی ئەوەی خۆی نیەتی لە دەرەوە پێ بکڕێ بەڵام لە ڕێگەی عێراقەوە بەم تەریقەیە پارەیەکی زۆری دۆلاری دەستەکەوێت ئەمریکا ئەوێ ئامڵقەی ئەمریکا بە ئێران بەم طریقەیە بە ئەمە یەکێکە لەو ڕێگەیانەی کە عەجزی میزانی تیجاری زۆر خەتەرە دەلالەتی نەبوونی ئیقتصادە بە هیچ جۆرێک ئەنجا ئەوانەی کە ڕوخسەی لە ماوەی ساڵی ڕابردووە هینیان ناوە ڕوخسانێ جار کەلیمات و کوردیەکانم بۆ نایە مۆڵەتی ناردنە دەرەوەی کاڵای کوردستان بۆ دەرەوەی وڵات 168 وەزارەتی بازرگانی و پیشەسازی 168 مۆڵەتی داوە بەڵام بۆ هێنانە ناوەوە 5204 مۆڵەتی یاوە ئەکاتە 31 جار زیاتر لەوەی کە بۆ ناردنە دەرەوەی کاڵا مۆڵەتی یابێ لەناو ئەم لەناو ئەم ئیسیرادەیە ئەم 15 ملیار و ئەوەنە 5126 ئۆتۆمبیل هاتووەتە ناو هەرێمی کوردستانەوە ئۆتۆمبیل یەکێ لە مشکلە گەورەکانی ئەم هەرێمەی ئێمەیە کە عێراقیشە بەڵام ئەرێم لە پێش عێراقەوە دەستی پێکردەوە چکە پارەیەکی زۆری تایە بۆ کلیپتۆکراسەکان ئەیهێنن بەبێ ئەوەی گوێ بە ڕێگەوبان بن بەبێ ئەوەی گوێ بە ژینگە بن بەبێ ئەوەی گوێ بەوە بن بەنزین بەش ناکە گاز بەش ناکە کە بەش ناکە چن لەگەڵ مەوادی ترا لەگەڵ ژەهرە تێکەڵاوی ئەەکەن بۆ ئەوەی بەشکا بازرگانەکەی خۆیان بڕوە تۆ حەجمی هەرێمەکەی ئێمە حەجمی ڕێگەوبانی ئێمە حەجمی دانیشتوانی ئێمە بەقەدەر ئەوە نییە زۆر لەوە کەمترە کە ئەم هەموو ئۆتۆمبیلان ڕژانۆتە ناوهین بەبێ لە جاتی ئەوە پێویستیان بەوە هەیە کە نەقلی عام و ئەوانە دروست بکەن لە ڕاستیە بۆ ئەوەی ژینگە بپارێزن بۆ ئەوەی ڕێگەوبان بپارێزن بۆ ئەوەی ژیانی خەڵک پارێزن سەکرتەکانی تریش دێمەوە خزمەتت باش کاک شوان بێمە خزمەت جەناب سەبارەت بە مەسەلەی کۆنتڕۆڵی حێزە بەسەر داهاتەکان جاچ داهاتی سنوورەکان بێت ناوخۆ بێت نەوت بێت سەباز لەوەرکی لەو کارە خزمەت گوزارانی کە پێشکەش دەکرێت خاڵە سنووریەکان بە ناوی خزمەت گوزارە سەداهەشتایی بۆ کۆمپانیەکان لە 120 بۆ حکوومەتە داهاتی نەوتکە لە 141 بۆ 32 بۆ حکوومەت دەگەڕێتەوە پێ دوای ئەمە وای کردووە ینی ئەم گەندەڵی کە وای کردو ئێمە بێکار بین وەکو بەڕێز و سیستەمێکی پەروەردەی باش تەندروستی باشمان نەبێت
بێکاری وەژاری و خزمەت گوزاری کارەبامان نەبێت نەوتی سپی نەبێت دەستخۆش کاک حەچیم وڵایە من پێشەوەی کە وەڵامی ئەو پرسیاری جەناب دەمەوە دەبێ ڕێگەم دەی ئەمنیش قسەیەکی کورتم لە قسەی کاک مەحموودی هەیە هەڵبەتە من گوتم ئەمە ڕێزمان بۆ حزبی باش و ڕەسەن بۆ شخصی باش و ڕەسەن و شۆڕژێر بەڵام بەڕاستی لە ڕابردوو لە سەردەمی شاخ و شۆڕشیش زوڵم هەبووە کاک مەحموود دەڵێ وەک بڵێ بە سیستەم زوڵم نەبووە بەڵێ ئەشخاصەکان زوڵمیان کردووە لە ژێرباری دەسەڵات و حکومڕانی و سیستەمی ئەو حزبە و ئەو منتیقەیە بووە من چەند قسەیەکی بە کورتی بە نمونە دینمەوە کە ئەوانە بەو شێوەیە بڵێن هەندێک لە حزبەکان یا هەندێک لە ئەشخاصەکان لە هەندێک لە ناوچەکان ئەو زوڵم و غەدرانیان کردووە با خەڵکیش حەکەم بی لە مابینی قسەی من و کاک مەحموودی و غەیری ئێمەش ئایا ئەوە زوڵم نییە بۆ نمونە شەڕی یەکتریان کردووە یعنی زۆر یەکتریان کوشتووە لە ناو شار یەکتریان بەگرتن دەدا دیلیان دەکوشت یەکتریان لە خەودا دەکوشت واتە خیانەتیان لەگەڵ یەکتر دەکرد سیارەیان لە خەڵک دەستان مڵک و ماڵی خەڵکیان دەست بەسەردا دەگرت تۆمەتیان بۆ خەڵک دروست دەکرد تا غەدری لێ بکەن یا بە دەرێ بنێن باج و گومرجیان لە خەڵک دەستان خەڵکێک لەبەر ئەوان گوند و ئاوایان بەجێدێش خەڵکێک لەبەر ئەوان لەرقی ئەوان دەهاتە ناو حکومەت و دەبوو بە پیاوی حکومەت و چەچی هەڵدەگرت وارووا چەندان جار چەچی جوانیان لە خەڵک وەرگرتووە حتا گەیشتۆتە ئەوەی لە هەندێک شوێن ئافرەتیان دەست بەسەداگرتووە ئایا زوڵم چییە غەدر چییە هەموو ئەو قسانەش حەز دەکەی بە نمونەی عینی دەیسەلمێنم و خۆم پێشمەرگە بوویمە و لە منتیقەی پێشمەرگەش گەورە بوویمە و ژیاوم و دەزانم بە ناو بە ئەشخاص یعنی بە منتیقە یعنی ئەو شتانە لەکوێ کراوە کوێ کردوویەتی هەر لەسەر قسەی کاک مەحموود دەرێ ئێستا زوڵم بە سیستەم کراوە ئەگەر خەلفیەتە چیان نەبی خەڵکێکیان لە زوڵم و زۆرداری ڕانەهات بی ئێستا نایەن لە سەردەمی یعنی شار لە سەردەمی حکومڕانی زوڵم بە سیستەم کەن هەڵبەتەوە خەلفیەتێک ئەبووە سەبارەت بە قسەی جەنابەت مەسەلەی شەریکات و داهاتوانە بەڵێ ئەوەش یەکێک لە سیستەمە خراپەکانە لە شێوازە خراپەکانە لەو زوڵمەیە کە بە سیستەم کراوە کە داهاتی هەرێمی کوردستانیان دابەش کردووە بە ڕەقەم دەبێ ئەوەندە بۆ زۆنی زەربی ئەوەندە بۆ زۆنی یەکێتی بی بەڵام لە هەمان کاتیشدا لێکتر ڕازینین لەو منزومەیە یعنی ئیشەکانیان قۆرق کردووە لە مقابلدا خەڵکێکی زۆریان مەحروم کردووە بێبەش کردووە بێکار کردووە یعنی ئەگەر کەسێک لەگەڵ حزبێک نەبی لە حزبێک لەگەڵ کوتلەیەک نەبی لە کوتلەیەک سەر بە فلانە شەخص نەبی وەکو پێویست نا ئیشی بۆ دەرەخسێنن نە بازرگانی بۆ دەرەخسێنن چەند ساڵە دەهۆڵی ئەوە دەکوترێت تەعینات نەماوە حتا ئەمڕۆژ تەعینات ماوە بۆ کەسێک کە بیانەوێت تەعینی بکەن یعنی کەموچە دەبڕێن پاشەکەوت دەکەن بۆ مۆزەفی فەقیر و هەژار و نەدارە ئەگەر نا یعنی هەردوو حزبی دەسەڵاتدار دەستگا مەخسووس و تایبەت و گرنگەکانی خۆیان ئایا لەسەر چ بەڕێوە دەچن هەڵبەتە ڕۆژانە لەسەر مەساریف لەسەر پارە بەڕێوە دەچن جا دەستگا ئەمنیەکانیانە بارەگا حیزبیەکانیانە ڕێخستنەکانیانە یعنی لە حزب تەمویل دەکرێن هەڵبەتە ئەو حزبەش پارەکە لە حکومەت وەرەگیرێ ئەو پارێش لەسەر حسابی من و تۆ خەڵکی فەقیر و هەژار و نەدارە کە کاریشی دەست ناکەویتن بەڵێ دوای دێمە و خزمەت لەسەرەوەش قسە دەکەین ئێمە لە کوردستان کێشەی کەمی پارەمان هەیە یاخود کێشەی گەندەڵیمان هەیە دێمە و خزمەتت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژی کورد و دێنی وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني عفرة وقت ميسيلي أزاني هاتي عليك القلب جبسينيني دامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکشوان سەبارەت بە پارە لە کوردستانە بڵێن ئێستاەوەی ئێمە بەڕێزت باست کرد کێشەی بێکاری هەژاری نەبوونی سیستەمێکی باشی پەروەردە و تەندروستی کەمی کارەبا تا نەبوونی سوتەمەنی بۆ خۆگەرمکردنەوە دەرەنجامی بێپارەیەکە نییە دەرەنجامی نەبوونی بڵێن دەرەنجامی گەندەڵی و نەبوونی دەستێکی ئەمینە بەتاکید ئەو هەڵومەرجە لەبارەی یا ئەو هەموو گەندەڵی و خراپەکاریەی کە لە ڕووی ئابوووریەوە لە هەرێمی کوردستان بەرجەستە و بەرپا بووە لە ئەنجامی ئەوەیە کە ئەو بەرپرسانەی کە سەرکاری خەڵک دەکەن سەرکاری خەڵک بە باشی ناکەن بە باشی واتە بە دادگەری بە یەکسانی چونکە لە هەندێک شوێنان یەکسانی پێویستە لە هەندێک شوێنان دادگەری پێویستە بڵێن ئەو جۆرە تەعاملە لەگەڵ خەڵک ناکەن ئەگەرنا تا ئێستا هەرێمی کوردستان کێشەی کەمی داهاتی نەبووە بەڵکو کێشەی شێوازی سەرف و خەرج و ئەوانەی بووە باڵ سوپاس دەکەم دێمەوە خزمەتە کاک محمود سەبارەت بە کردە ئابوووریەکان ئەوەی کە بەڕێزوتت لەم کابینەیەدا پێ وایە کابینەکانی پێشتر بوون کردی ئابوووریێ وێران بووە بەس واز ناکرد لەسەر ئاسێ ڕاگەیان هەڵایەکی گەورە هەیە ئەوە ڕەنگە شتێکی بچووک بنێنە دەرەوە چاوەشکارێکی گەورە نییە طبعا ئێستا کە ئەمە لە هەواڵێکیکە دیسانەوە عینەن فەرمانگە بڵاوی کردوێتەوە ئەمەیان هی 12 ساڵی ڕابردووە تقریبان 12 ڕۆژ لەمەوە پێش باسی ئەوە کاکە لە ماوەی ساڵی ڕابردووە 2022 بە سەرمایەی 2,335,481,890 دۆلار سەرمایە گوزاری کراوە لەوە لە سا 97 و لە سا 36 بە سەرمایەی ناوخۆی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە لە طبعا 89 پرۆژێ ئەڵێ لەو 89 پرۆژەیە تەنیا دوو پرۆژەیان بە سەرمایەی بێگانە جێبەجێ کراوە کە قیمەتەکەی ئەکە لە سا 2 لە سا 64 هەموو ئەو سەرمایە کە لەو ساڵایە ئەمە دەلالە لە چیەکە دەلالە لەوە ئەکا کە سەرمایەداری بێگانە سقەی بەم هەرێمەی ئێمە نییە بۆیە لە سا 2 لە سا 64 ئەو هینە ینی سەرمایی بێگانەیە کەواتە تۆ لە وەختێکە ئیقتصادی ئازاد دەمان ناوێ ناو ئیقتصادی ئازاد سەرمایەی بێگانە دەورێکی زۆر کاریگەرە بینێ لە بژانەوەی ئیقتصادیە ئەوە یەک دووەم ئەم لە سا 96 و لە سا 36 کە لە سەرمایەی ناوخۆیە
لە ڕاستیە من سەری نووسیە و ناوە ئابووری خێزان، ینی ئەم هەرێمەی ئێمە ئابووری خێزانی هەیە. ئابووری خێزان چۆنە؟ ئابووری خێزان ئەوەیە کە دەسەڵات خۆی و دەست و پەیوەندەکانی پارەیەکی زۆریان لە بەردەستایە خۆیان ئابووری هەرێمەکە قۆرخەکەن. تۆ سەیری لە یەکێتی و پارتی هەردووچیان لە سەرتاسەری کوردستانە بە هەردووچیانەوە زیاتر لە یعنی نزیکەی 200 کۆمپانیان هەیە. کۆمپانیەکان بۆ هەموو شتێک، بۆ هێنانی دەرمانە، بۆ هێنانی جگەرەیە، بۆ ڕێگەوبانە، بۆ بیناو ئینشاءاتە، بۆ بازرگانیکردن بە نەوتەوە، بە بنزینەوە، بە گازوایلەوە، بە ژیانی خەڵکەوە، بە کاڵاوە، بە بوشکەوە، بە هەموو شتێکەوە. کۆمپانیای خۆیانیان هەیە لەبەرەوە هەموو ئابووری شوێتە دەستی خێزان و دەوروبەریان بەشێکی کەم کە ئەبێ لەگەڵیانە بسازێ لە بازار ئەتوانن تا لەگەڵیانە نەسازێن ناتوانن. هەندێک لە پارێدارەکانی هەرێمی کوردستان ئیفلاسیان کردوونیان توانیەوە لەگەڵیان بسازێن، ئیلا بێ لەگەڵیان بسازی بنسبە ئەتوانین کەی. لەبەر ئەوە ئەمە ئەم ژمارانەی خۆیان ئەنجا وەرە سەر کەرتەکان. کەرتی بازرگانی لە سادە و 64 ئەو پارەیە بردووەکە ئەو 2 ملیار و 135 ملیۆن و ئەوەنە هەزارە ئەوەنەی بردووە بە شەرتێک کەرتی زەراعە لەگەڵ کەرتی سەحە و کەرتی تەعلیم بە هەر سێکیان بە قەدەر وەزارەتی تیجاریان بردووە. لێرە تەناقوزێک لەبەری ئەو خەبەرەی جاری پێشتر قسەم لەسەرگرت لەگەڵ ئەم خەبەرەیە تەناقوزێکی گەورە ئەبینی. لێرە گوایە سەرمایە گوزاری لە زەراعەیە کراوە، گوایە لێرە ئەڵێ ئێمە لەوانەیە کە ناڕوومانەتە دەرەوە لەو 672 ملیۆن و کەسرە بەشێکی بەروبووی من هینا کشت و کاڵە وەکو دۆشاوی تەماتە و دۆشاوی جۆرا و جۆر خۆمان بازاڕەکانە بینین بڕۆرە هەر دووکانێک لەم هینا دۆشاوی سووری و ئێرانی و تورکی ئەم بازاڕی ئێمە داگیر کردووە. ئەگەر ئێمە ئەوە نەمان هەیە بینێری نەدەرەوە بۆچی دۆشاوی تەماتە و دۆشاوی تری جۆرا و جۆر و ئەوانە ئەم هەرێمەی ئێمەیان هی بەگانی ئەم هەرێمە ئێمان داگیر کردووە. باسی هینەکە لە یەکێک لەوانەیە تر گوایە کانزا و سکرابی ئۆتۆمبیل سکرابی ئۆتۆمبیل هیچ ئینێکی بەهرەیەکی تیانی ئەنتاجی بکەیت. ئۆتۆمبیل ئەشکێ لە جیاتی ئەوەی سکرابەکەی لێرە سەر لە نوێ دروست بکەیتەوە لە معمەلەکانی خۆتا بە خامی ئەنێریتە دەرەوەکو ناردنە دەرەوەی نەوتی خاوایە. خراپترین ئیقتصادەوەیە کە ڕێعی بێ و لە پاڵ ڕێعیشە نەوت بەخاوی بنێریتە دەرەوە. نەوت ئەبێت تەکریر بکرێ کە تەکریری کرد ئەنجا سەنعاتی نەوتی دروستکردەوەی کە داهاتەکەی وەکو ڕوونیە لەڕوە زیانی گەورەشی بە کەرتی کارتەکان ئەوەی بە هەموو کەرتەکانی کوشتووە. تەماشا کە ئەوانەی ئینسان دروست دەکەن. ئەوروپایەکان بۆچی غەربیەکان بۆچی پێشکەوتون ئیهتیمامیان بە کۆمەڵێشت داوە تەندروستی ئینسان، تعلیم و تربیە و تعلیم باشە. طبعا الرياضش ئەچێتە ناو تربیە و تعلیمەوە. قەتاعی تەندروستی لەگەڵ تعلیمی عالی لەگەڵ ریاضە کە بەشێکە لە پەروەردە بە هەر سێکیان هێشتا ناگەنە قەتاعی تیجاری لە هەمویان خەتەرتر. قەتاعی هینە نیشتەجێبوون ئەمەی شارە هینەکان کە ناویان ناوە شاری نازانم چی و شاری فڵان و شاری فیسار و ئەوانە لە سا 43 و لە سا 19 ئەو سەرمایەی بردووە. ئەمە خەتەر طبعا ئەمە مزارەبەیە ئەمە چەند ساڵە خەریکی ئەمەن هەتاوەکو ئێستا نەیان توانیوە لە سایەکی کێشەی ئەوانەی کە کرێچیەکان هەل بکەن. قەتاعی ئیسکان ئەبێ بخرێتە خزمەتی عیلاجکردنی کێشەی نیشتەجێبوونەوە. کێشەی نیشتەجێبوون ساڵ لە دوای ساڵ زیاد ئەکا کەچی پارەیەکی زۆر لە کەرتی نیشتەجێبوو ناسەرفەکە. ئەوەش بۆ بێهینە بێدەرەتانەکان نییە بۆ ئەوانە نییە کە کرێچی نیە ئەسڵەن نوایان نییە بەڵکو بۆ بە مزارەبە ئەو گوندانە کە دروستی ئەەکەن لە پێشەوە پارێدارەکانی کە هەر لە گەندەڵیەوە پاریان کەوتۆتە بەردەست ئەڕۆن بە 5 شوقە 10 شوقە 20 شوقە بە پێشەکی ئەکڕن لە دوایە کە تەواو بوو ئەچنەوە ئەیفرۆشنەوە بە دەوڵەمانەکان. ئەمە مزارەبەیە مزارەبە ئیقتصاد نییە چونکە بەرهەمی نییە چونکە مەعمەل نییە چونکە ئەنتاجی نییە ناتوانێت دەستی کار تەمین بکا بۆ ئەوەی کێشەی بێکاریش هەل بکا. یعنی ئەم کەرتە زەربەی لە ئەم نیشتەجێبوون ناوە و هەم فرسەتی کاری کەم کردوێتەوە بۆ بێکارەکان. سوپاس دەکەم کاک شوان سەبارەت بە و
ناوکۆکیانەی کە ئێستا پارتیویچێتی هەیە کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڵێن پیس ڕۆژێکە نەکراوە باز لە ناکۆکی دەکرێت هیچ پەیوەندێکی بە شێوازی دارەدانی حکومڕانیوێ یاخود دیسان شەڕەکە لەسەر کێکەکەیە و دۆخی کوردستانیش لەم لولایانە بڵێن زیانی بەرکەوتووە. بەڵێ بێگومان ئێستا کێشە و ململانەیە زۆر لە نێوان پارتی و یەکێتی هەیە گەیشتووەتە ئەو ڕادەیە کە یەکێتی بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکە و لە کۆمەڵێک ڕۆوە زمان لێک دەسوون دیارە ئەوەش کاریگەری سەلبی لەسەر هەرێمی کوردستان دەبی هەتا ئەو ڕادەیە هەڕەشە بە دوو ئیدارەیی لە یەکتر دەکەن بە حساب لە ژێرەوە لەسەر ئەوە ڕێککەوتون هەندێک گۆڕانکاری لە ئیدارە و لە حکوومەتدا بکەن کە پەرلەمان بۆی کۆ ببێتەوە متمانە بە پۆستە نوێیەکان بدا بەڵام دیارە پێرێ بە حساب دەبووە و کۆبوونەوەیە کرا بە بەڵام کۆبوونەوەکە تاجیل کراوە چونکە هەتا هەردوو مەکتەبی سیاسی هەردوو لە لەسەری کۆک نەبن پەرلەمانیش کۆنابێتەوە. هەڵبەتە ئەوەش پەیوەندی بەوە نییە کە یعنی لەبەر خەم و هەمی خەڵک بی بەڵکو زیاتر لە مەسلحەت و لە بەرژەوەندی خۆیانە هەندێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەوەی کە لە ئەجندا و لە مخەیەلەیاندا نەبی خزمەتکردنی خەڵکە مشور خواردنە لە خەڵک بەڵکو هەمیشە لە خەمی خۆیاندان بەس بارودۆخی خۆیان چۆن دەبی چۆن نابی. هەڵبەتە لەگەڵ ئەوەی کە سەرۆت و سامانی هەرێمی کوردستان زۆرە و دابەشی دووش دەکرێت بەڵام زۆر جار گلەیان لەسەر ئەوە هەیە هی زۆنێک هیلایەنێک هەندێک لەویتر زیاترە ئیدی زیاتر شەڕ کێشە لەسەر ئەوەیە لەسەر ئەوە نییە کە بێن چۆن بەسەر خەڵکیدا دابەش بکەن ئەسڵەن بیر لەوە ناکەنەوە تەماشا ناکەن کە خەڵک زۆر نیگەرانە زۆر هەژار و نەدار و بێکارە بێن تعبیەی ئەو خەڵکە بکەن. بەڵێ سەبارەت بەم کابینەوە بەم ناکۆکیانش کە دروست بووە بەڕێزی چاکسازیەکت بینی یاخود بۆچی ئێستا ینی خۆیان بەسەرکەوتو دەزان ئەگەر بتوانن موچە بدەن لە کاتێکا موچە شتێکی سەرەتاییە هۆی کە بەڕێز و کاک مەحموودیش ئاماژیان پێکرد مەسەلەی دابینکردنی پێشکەوتنی وڵات مەسەلەی سیستەمی پەروەردە تەندروستی و کەرتە ئابوووریەکان کەوانە فەرامۆش کراون بۆچی وای لێ هاتووە ئەگەر موچەکەت دابەشکردن خۆیان بەسەرکەوتو ببینین کەەوەش وەکو پێویست نەکراوە. خۆی ئەوان نەیان توانیوە کە لە کاتی خۆیدا موچەی تەواو و پێویست بدەن هەتا شانازی پێوە بکەن هەتا ئەگەر بتوانن موچەی تەواویش و لە کاتی خۆشی دابدەن هیەوە نییە کە شانازی پێوە بکەن چونکە ئەوە حەقی میلەتە لە بری جوهدی ڕۆژانەیە کە مۆزەف سەرفی دەکا بەڵام بەداخەوە کە مۆزەف لە حکوومەتی یا لە کابینەی ئێستادا سعاتی کارکردنی بۆ زیاد کراوە بەڵام موچەی لێ کەم کراوەتەوە لەپاڵ ئەوە یعنی بەرنامەیەکی تری خراپ هەیە کە ئەویش ئەوەیە بە کەرتی تایبەتکردنی هەموو کاروبارەکانی خزمەتگوزاریە وردە وردە پەیتا پەیتا دێن کارەبا دەکەنە کەرتی تایبەت و دەیخەنە سەر شەریکات هەروەکو شارەوانیان وەلێکرد تەندروستی کەرتی تەندروستی هەڵبەتە فەلسەفەی ئەوە ئامانز لەوەدا چیە ئامانز تەنها ئەوەیە کە هەرچی شەریکاتە یعنی زەبەلاحەکانە هی دەسەڵاتدارەکانە هی بەرپرسە باڵاکانە شەریکاتی غەیری خۆیان موافقەی بۆ ناکەن و کاری خزمەتگوزاری و کەرتی تایبەتی پێنادەن جا لە ئەنجامی ئەوەی کە کارەکان بە کەرتی تایبەت دەکەن دەیدەنە شەریکاتەکان لێرەوە جارێکی تر ئەو خەڵکە هەژار و نەدارە دەدۆشن پارەی زیاتری لێ وەردەگرن ڕۆژێک دێن باس لەوە دەکەن وەڵا کاکەوە ینی کارەبای زیرەک یا بە زیرەک دەکرێت هەمووی هەدەفەکە ئەوەیە بدرێتە شەریکاتەکانی خۆیان بۆ ئەوەی لەوێشەوە زیاتر پاریان بەدەست بێ کە بەڕاستی ئەوە زوڵمێکی سەریح و عینیە کە لەو میلەتە دەکەن ئەو میلەتە زۆر بێزارە بەڵام ینی هیچ ڕووناکایی و هیچ دەرفەتی نییە هیچ پاڵپشتێکی نێوخۆیی و نێودەوڵەتی نییە
ئەگەر نا بەڕاستی ینی جێگای قوبولکردن نیە. بەڵێ سوپاس دەکەم کاک محمود پێنج قوڕێکێکمان ماوە سەبار دەگرێت ئیزافەیەک تێرە سەرم کابینە هیچی کردووە سەبارەت بەوەی کە لەناو خۆش دەگرێت چەکسازی ناکەن ئەمەلێک هەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغداد بێت بۆ باشکردنی دۆخی ئابووری کردە ئابووریەکان خزمەت گوزاری. من سەرڕای ئەم ژمارانە لە هی دەسەڵات خۆیەتی بڵاوی کردوێتەوە ژمارەکان کە بەکارمهێناوە بەڵام من گومانم هەیە لەم ژمارانەش لە ڕاستیە هەر بۆ نمونە باسی گەشت و گوزارەکان کە ئەم ساڵ لە چاو ساڵانی ترا سیاحە پێشکەوتووە 6 ملیۆن و 186 هزار کەس هاتوونە لە ماوە ساڵی ڕابڕوە هاتوونەتە سنووری هەرێمی کوردستان یعنی ئەمە کردویانە بە دەلالەتی ئەوەی کە هینەکەرتی گەشت و گوزار بژاوەتەوە بەڵام ئەم ڕقەمە هەڵخەڵەتێنەرە چونکە لەسەر ئەساسی هەرێمی کوردستان داتابەیسیان نییە تاوەکو لە سنوورەکانی هەرێمی کوردستانەوە ئەو خەڵکانەیە نەژوورێ لە کە داخلی هەرێم بوون لە هەرێم دەرچوون پێی بزانی ئیتر ئەوە حسابە کە لە سنووری هەموو هەرێمە ماوەتەوە بەڵام ئەمە چۆنە لە هاوینە بۆ نمونە پاسێک لە بەغاوەیەک یان لە بەسڕەوەیە 30 کەسی تایە شەوێک لە ئەحماوا مێنێتەوە شەوێک ئەوە لە سلێمانی چکە محافظەکان بۆ خۆیان ئەماری خۆیان کۆکەنەوە هەکان بەسەر محافظەیەکەوە نییە هەر ئەو پاسە بەو سینەفەرەوە شەوێکی کە ئەچێتە گەلی عەلیبەکە سنووری هەولێرش بۆ خۆی ئەنووسێ شەوێکی ئەچێتە ئەنیشکی کە لە سنووری دهۆکە هەر بۆ خۆی ئەنووسێ ئەم ڕقەمانە هەڵخەڵەتێنەرن بەڵام لەگەڵ ئەوە شاڵێ لە 135 گەشەی کردووە خەڵک ئەم گەشەیە بە هینەوە نابینێ بەکەرتی هینەوە نابینێ وەکو وتم ژمارەکان دەلالەتی نەخۆشیە دەلالەتێکی زۆر وازەحن لەسەر خراپی وەزعی ئابووری هەرێمی کوردستان بەڵام ژمارەکان هێشتا بەوەشەوە جێگەی بڕوانی حکوومەتەکەشمان نەخۆشە هەمووی نەخۆشە لەبەر ئەوەی دەسەڵاتەکە نەخۆشە هەموو شتەکانی کە لەگەڵ بەغدا ئەمەلێکی بۆ ڕێکەوتن بە کورتی بەسپاس لەگەڵ بەغا تاوەکو ئەمڕۆژ لەسەر قانونی موازنە بۆ لەبەر ئەوەی دواکەوتەوە تاوەکو ئەمڕۆ لێدوانی هینێکە لێدوانی ئەمڕۆ نوۆی مانگ بووەنە لێدوانی یەکێ لە ئەندامەکانی لیژنەی مالیە لە لێدوانی یاوە ئەڵێ دوا ئەکەوێت لەبەر ئەوەی هین لەبەر ئەوەی هەرێم و بەغار ڕێنەکەوتون لەسەر ئەو ڕێژەیە کە بەشی هینە پشی هەرێمی کوردستانە یعنی تاوەکو ئێستا ڕێنەکەوتون هەرچەند لە ناو ئەم منهاجی وەزاریە کۆمەڵەشتی باشی تیاگوایە لەسەر کۆمەڵەشی ڕێکەوتون بەڵام ڕەفتاری حکوومەت تاوەکو ئێستا پێوەی دیارنێ لەسەر هیچ شتێک گەیشتنە ڕێکەوتنی کۆتایی لەسەر ناکۆکی پارتی ویکێتی دیارە لەسەر هەمووی لە ناکۆتیەکێتی و پارتی هەمووی لەسەر پۆست و امتیازات و پارەیە لە ڕاستیە نە لەسەر ئەوەیە کە یەکێکیان اقتصادی حڕی بێ و یەکیان اقتصادی خێزانی بوێنە لەسەر ئەوە یەکیان لەسەر ئازادیەکانی مرۆڤ هەڵباتی یان پێشەی لێ بکە یەکیان لەسەر ئازادی ڕادەڕبن و سیاسی ڕێیەکی هەبێ لەسەر ئەمانە هیچ نیەوانەی پەیوەندیان بە ژیانی خەڵکەوەیە لەسەر بەرژەوندەکانی خۆ سوپاس دەکەم کاکشوان خولەکێکیش بۆ جەنابەت لە 2023 کەمە لە سەرتای 2023دان هیچ چاوەڕێی خێر لەو دەسەڵاتداران دەکە یاخود دۆخەکە باردۆخەکەی خزمەت گوزاری بەیەکاری وەژاری لە کوردستانە خراپتر دەبێت بە کورتی بە سوپاس دەکەم بە پێی خوێندنەوە و تێگەیشتنی من و بە پێی ئەو ممارەسەی کە ئێستا دەسەڵات ینی 31 ساڵە دەیکا من بە هیچ شێوەیەک گەشتبین نیم پێم وانیە بە هیچ شێوەیەک ئەم دەسەڵاتە نیەتی چاکردنی کاروبار و گوزەرانی ئەو خەڵکەی هەبی پێم وایە هەر لەسەر ئەو نەریتونەمەتە دەڕوا حتا بۆیان بڵێ و تا بۆیان بستە سەر بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان کاک شوان ڕابەر و کاک محمود ڕەزا سوپاس بۆ بینەرانی بڕست سوپاس بۆ ئەو کارانە خواتان لەگەڵ